ئەتادێت هێرشوو بردمانەکان بۆ سەر هەرێمی کوردستان زیاتر و چڕتر دەبێت لە بەرامبەریشدا ئەو هێرشانە قوربانی زیاتریان لێ دەکەوێتەوە. چاودێران دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی بە مەترسیدار دەبین و پێیان وایە عێراق و هەرێمی کوردستانیش لە بازنەی مەترسی و ململانەکاندان. هۆشداریش دەدرێتە بەرپرسانی هەرێم کە پێویستە بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەو دۆخەدا بکەن و هەرێم لە ململانەکان بەرنەدەرەوە. ئەوەی کە گرنگە زۆر پێویستە بۆ داهاتوو هەرێمی کوردستان و دەسەڵاتداران کاری لەسەر بکەن و بیری لێ بکەنەوە. ئەوەی یەکەم لە ناو خۆی هەرێمی کوردستان دەست بکەن بە چاکسازی و پێداچوونەوە بە ئەو سیاسەتانەی ڕابردووە بکەنەوە و لەگەڵ میلەتەکەی خۆیانە ئاش ببنەوە و لەگەڵ لایەنە سیاسیەکانە پێکەوە دابنیشن و لەسەر یەک هەڵوێست و یەکدەنگ بن لەسەر پرسە چارەنووس سازەکان چ لێرە بێت چ لە بەغدا بێت چ ئەوەی پەیوەندی بە ناوچەکە و بە جیهانەوە هەیە بێگوتاری وەڵامی داخوازیەکان و ئاڵنگاریەکان بدەنەوە. ئەوەی تریش هەوڵ بدەن خۆیان لەگەڵ ئەم بارودۆخە کە لە ناوچەکەیە هەیە بە شێوەیەک لە شێوەکان بگونجێنن کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نابێت و بتوانن پارێزگاری لەم قەوارەیە بکەن و هەرێمی کوردستان بپارێزن. لە چوارچێوەی دڵسۆزی بۆ کوردستان و دوورخستنەوەی ئاگری شەڕ لە کوردستان، مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری لە هەوڵێکی دیبلۆماسیدا و لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە قسەی لەگەڵ هەریەک لە سەرۆکی هەرێم و کۆنسوڵی گشتی ئێران لە هەولێر و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کرد. ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری بە فەرمی بەلاغێکی ڕاگەیاند تێیدا مووقیفی خۆی بەیان کرد و لە هەمان کاتدا وەکو هەوڵێکی دیبلۆماسی بەڕێز مامۆستا عەلی باپیر وەکو سەرۆکی کۆمەڵ پەیوەندی بە چەند لایەنێکی سەرەکیەوە کرد، لەوانە پەیوەندی بە سەر قونسوڵی ئێران لە هەولێرەوە کرد و پەیوەندی بە کاک مەسعود بارزانی و کاک نێچیروان بارزانی وەکو سەرۆکی هەرێمەوە کرد. دیارە ئەوانە هەوڵی دیبلۆماسین و شتێکی ئیجابین و ئەرکێکی ئاینی و نیشتیمانیشن، چونکە ئێمە وەکو کۆمەڵ هەمیشە حەز دەکەین کە بارودۆخی هەرێمی کوردستان جێگیر بی و خەڵک خۆشگوزەران بی و قەد لە ئاوی لێلدا ڕاومان نەکردووە و فرسەتی سەلبیمان ئیستیغلال نەکردووە. شەوی 16 ئەم مانگە بۆ جارێکی تر هێرش کرایەوە سەر هەولێر. جیاواز لە جارەکانی دی هێرشەکانی ئەمجارە زیانی گیانی قورسیان خستەوە و سوپای پاسدارانی ئێرانیش بەرپرسیارەتی هێرشەکانی لە ئەستۆ گرت. لە هەمان کات ئەو هێرشانە ڕوبەڕووی ئیدانە و ناڕەزایەتی نێوەخۆیی و دەرەچی بوونەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.